بۆ هەموو وڵاتپارێز و ژینگە دۆستان. کوردستان بە جوگرافیاکەی و بە سروشتەکەی ئەگەر وتەیەک بڵێن لە جێگەی خۆیدا ئەوە بە هەشتێکی سەر ڕووی زەویە. ئاو دارستان دەوڵەمەندی ژێر زەوی و سەر زەوی کوردستان چیاکانی و خاگە جوانەکەی کە هەزاران ساڵە بووە بە گەورەترین نیعمەت. هەر بۆیە دەڵێن لە چیا بەو لاوە کەس دۆستی کوردان نییە. هەموو دەوڵەت و نەتەوەگانی دیکە چاویان بڕیوەتە سەر ئەو بەهەشتە بە پێ بەرژەوەندەکانیان هێرشی سەر ژینگەکانمان دەکەن لەلایەک دەوڵەتی تورکی فاشیست و لەلایەکی دیگەش ئێران بە بۆمباران و بردومان و کیمیابارانی ئەو دارستانانەی کە دەسووتێنرێت و ئەو بەندا و گرتنەوە و وشکردنی چەم و کانیەکانمان و وڵاتەکەمان تاڵان دەکەن. تەنیا لەم مانگەی کۆتاییدا ڕۆژی 24 ئابی 2021 بە فڕۆکەی شەڕ لەلایەن دەوڵەتی تورکیای داگیرکەرەوە 9 گوند وە ناوچەی پێنجوێن و شارباژێری سەر بە سلێمانی بە دژواری بردومان کردووە. بەهۆی بردومانەکەەوە زیانێکی زۆر بە ماڵ و مڵکی خەڵکی ناوچەکە کەوتبوو. سروشت و ماڵ و مڵکی خەڵکی لادەکان بە سەدان دووەنم و خاکی گشت و کاڵی زیانی گەورەیان بینیوە. بەهۆی بردومانەکانیانەوە ئاگر لە ناوچەکە کەوتۆتەوە. بەم هێرشانە دەیانەوێت ژینگەکەمان بکەنە چۆڵ و بیابان وەک جەهەنەمی لێ بکەن. هەمان شێواز لە چواری ئەم مانگەدا دەوڵەتی تورک بردومانی گوندی هیرۆری و بەرواری باڵای سەر بە دهۆ کرد. لەم هێرشەدا چەکی قەدەغەکراوی کیمیایی بەکار هاتووە و زیانی زۆر خراپی بە ژینگە و خەڵکی ناوچەکە گەیاندووە. 3 کەس لەو گوندە بەو هۆکاری ژەهراوی بوون و ئاگر لە دارستانەکەی کەوتەوە. هەروەها ڕۆژی 6 ئەم مانگەدا هەردوو گوندی مینی و بانکی باتۆفا سەر بە زاخۆ لەلایەن سوپای دەوڵەتی تورکیا بردومان کراوە. لەم هێرشەدا ناوچەکە ئاگری لێ کەوتەوە. دوای 2 ڕۆژ بە زەحمەتی ئاگرەکە کوژێنرایەوە. دوای چەند کاتژمێرێک دیسان لە شەوی 7 مانگدا فڕۆکەکانی شەڕی دەوڵەتی تورکیا گوندی سینەمۆکی سەر بە ناحیە قەڵاتزیە 3 جا بردومان کرد. لەم هێرشەدا ڕاستەوخۆ هاوڵاتیەک کرابووە ئامانج و دوو کەسی دیکەش بریندان بوون. لادێکانی ئەو ناوچەیە زیانیان بەرکەوت و زۆر ئاژەڵ و دار لەناو بران. دەبێت دیسان ئاماژەی پێ بکرێت لە ڕۆژی دەی هەمان مانگ سەر لە ئێوارەکەی ڕژێمی ئێران گوندی بەربزنی و بنەپەرێز و ناوباران و کەتینەی سەیدەکان سەر بە برادۆست بۆمباران و تۆبارانی کرد. بۆمباران و تۆبارانی خاکی کوردستان قبول ناگەین. بەکارهێنانی چەکی قەدەغە گران بە ساڵان پاشمان دەخات و دەیکاتە بیابان. لە ڕۆژی 23 نیسانی 2021ەوە 200 جار خاکی باشووری کوردستان بە چەکی قەدەغە کیمیاباران کراوە. ئێمە وەکو ژینگە پارێزان ئەم هێرشانە شەرمەزار دەکەین. بانگ و داوای هەستیاربوون و ئەم بابەتە دەکەین و لەلایەن حکوومەت و خەڵکەوە. ژینگە واتە ژیانە و جێگەی هەبوونمانە. بەرامبەر ئەم شێوازە تاوکردن و نێشتنی ژینگە دەبێت بێدەنگ نەمێنین. بێدەنگ بوون وا دەکات هێرشەکان دووبارە ببنەوە. دەبێت هەموو بەرپرسیار و ژینگە دۆستان بە ئەرکی خۆیان هەستن. بۆمباران و کیمیایی سروشتی کوردستان بە هەستی وڵات پارێزی ژینگە پارێزیەوە هەڵوێستی شەرەفمەندانی خۆیان دیار بکەن هەتاکەی ئەم خاکە بەهەشتە بۆ خەڵکی هەرێمەکان بکەینە دۆزەخ. ئێمە دەڵێن نا بۆ بردومانکردنی سروشتی کوردستان، نا بۆ تاڵانکردنی دارستانەکان، نا بۆ بیابانکردنی کوردستان. ڕێکخراوی ملەکەوە بۆ ژینگە پارێزی، ڕێکخراوی ژیانەوەی گەنجان.